تۆری پرۆگرامەکەمان تایبەتە بێ بە ئەزمموی هوەری شعر و خوێندنەوە و گۆرانی بێژ ڕسوول حسێن پور کە ناسراوە بە دەلال و ئەمڕۆ میوانی ئێمەیە بەڕێز ڕسوولم کاتت باش باش بەخێر هاتی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەخێر بێی. خۆشحاڵینم بەیانی لەگەڵمانی کێشاوە دەست خۆش بێت. هەر لە مناڵیمەوە کە خولەی شێر و ئەدەبیات بووم بەڵام ئێستا خۆشحاڵم کە ئەم هەلا بۆ من ڕەخساوە هاتوومەتە خزمە دێوێ زۆر زۆر بەخێر بێت. کاک ڕسوول لەوە دەست پێ بکەین دەستپێکی کاری هوەری یەکەم بەرهەمە چی بوو کەی دەستت پێ کرد ئەگەر بۆمان باس بکەیت. من بخۆم لە ساڵی 1373 هەتاوی کە خولیای ئەدەبیات بووم هەم دەستم بە شێعر کردووە هەم دەستم بە ئاواز کردووە. یەکەم ئاوازیشم کە لە خزمەتاندایە بە نێوی سەمای مەرگ. سەمای مەرگ بەڵێ سەمای مەرگکە لە ڕۆژهەڵات کە زۆر دەکەونە بەر بێڕێزیشتە منیش ویستم ئەم ئاوازە پێشکەش بەوام بکەم. تێکستەکەی جەنابتە هەری خۆتە؟ ئاوازەکە ئی خۆمە شارەکە؟ شعرەکە ئی برادێکی خۆمە بە نێوی پشکۆ یاسینی. بەڵێ بە نێوی پشکۆ یاسینی. سۆمی کاریشم بە نێوی چارە شعری ئامۆزایەکمە بە نێوی موحسین حسێن پور. جا ئینشاءڵڵا ئەم بەرهەمەی کە ئێستاش بە نێوی مەی بڵاو دەبێتەوە ئەمەش هەر شعری برادێکی خۆمە خەڵکی ناوچەی سەردەشتە کە من شعرەکەم زۆر پێخۆش بوو کردمە ئاواز و کە ئێستا لە خزمە دێوەدا. زۆر باشە. ڕسوول هوەر لە ڕۆژهەڵات چۆنە لە چ ئاستێکدا ئێوە چۆن نەتوانن کارە هوەریەکانتان پەرە پێ بدەن لە ڕۆژهەڵات؟ من هەر کەسە بیر و بۆچۆنێکی هەیە هەر کەسە بیر و ڕایەکی هەیە. من لە نەزەر خۆمەوە دەڵم لە نەزەر خۆمەوە کارەکانی خۆم کە دەخەمە بەرچاوی و نەزەری خۆم زۆر تێیدا پێشکەوتوو دەبینم. بەڵام بەستگی هەیە بەم هونەرمەندە کە چۆناوچۆن لەم شێوازەی کە لە ناو مێشکیدایەت چۆناوچۆن کەڵکی لێ وەردەگرێت ئیسفادەی لێ دەکات. بەڵام من کە شێعرێک دەبینم کە خۆشم دەبێت بەڕاستی حەزی لێ دەکەم کە بیکەمە گۆرانی زۆر زەحمەتی دەگەڵ دەکێشم زۆر فکری لێ دەکەمەوە کە چۆناوچۆن دای بڕێژم بۆ دوا ڕۆژ کە بۆ خۆم نەمام کەسێک وەک جەنابتان یا کەسێکی دیکە لە ناوچەکانی دیکە تەوەجویان پێکرد و جویاندایە خولاسە ڕەخنەم لێ نەژیرە. گۆرانەکە بە زیندوی بمێنێ دەبێت شتێکی جوان بێ بۆ نمونە وەکو مامۆستا حەسەن زیرەک وەکو مامۆستا ماملێ وەکو مامۆستا عەلی مەردان وەکو مامۆستا تایر تۆفیق وەکو ئەم مامۆستا تایری خەلیلی کە ئێستا لە ژیاندا نەماوە ئەم هونەرمەندانە وەکو مامۆستا ناسیر ڕەزازی کە من پێشەکی لە مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا ناسرەوە هاندران بەرەو کاری ئەدەبی. زۆر باشە. دەکرێت وەکو دەستپێکە گوێمان لە بەرهەمێکت بێ بە شێوەی ڕاستەوخۆ لە خزمەتودام لە خزمەتودام بزانە ئەو بەرهەمێکامە بە خۆت پێت خۆشە دەتوانی پێشکەشمانی بکەیت. دیکەم پێیە بەڵام لە ڕووی لاپەڕۆ دەتوانم فەرمایید چۆن خۆت ئاسوودەی بەو شێوازە ئەبەتە شەی دیکەم ئامادەیە بە نێوی چارەنووس دەتوانم لەوانش کەڵک وەرنەگرم. هیچ کێشەمان نییە کامە بە خۆت پێی ئاسوودەی دواتر کەڵک لەوانەوە وەردەگرین. باش ئێستا بەڵێ چارەنووس نووسی لە باختم هەردە بێ ئاوارە بێم کەی ژیانە و ژینی ناوە تووشی ئەو ئازارە بێم چارەنووس نووسی لە باختم هەردە بێ ئاوارە بێم کەی ژیانە و ژینی ناوە تووشی ئەو ئازارە بێم تووشی ئەو ئازارە بێم لەم هەرێمە ساڵەهایە چاوەڕێی خۆشی دەکەم هەر سێ کاڵامە هەتاوکەی قورگی ئەم هاوارە بێم قورگی ئەم هاوارە بێم
دەستەکان خۆش مامۆستا زۆر سپاس. بەعزیز نەکێشی ئەو مایکە لێرەدا تاوەکو کارمان ئێمە لە پێشێکەکەدا ئاماژێکمان بۆ کرد کە بەڕێستان دەستی شعر نووسینیشتان هەیە لەگەڵ شعر نووسینە چۆنە چیەکەی شارێکیشمان پێشکەش بکە بە چاوان گەر ئیجازە مەجبورم بەڵێ بەڵێ ئەوانە هەر دەبێت ئیسفادەی لێ بکەیت کەش و هەوای ڕۆژهەڵات چۆن بوو کەش و هەوا وەک ئێستا ئێرە بوو کەشەوایەکی باشە لە کێوە هاتنە باشوور وەڵا من بۆ خۆم لە مێژە لە ساڵی 2010 هاتوومەتە باشوور باشە ئەلبەتە بۆ ئیشوکار هاتووم بۆ سەردان هاتووم من ئێرەم زۆر پێخۆشە ئەلبەتە زۆربەی سەرکەوتنەکانم لێ ڕادەزانم کە هاتوومەتە ئێرە وەکو مامۆستا هێمن و مامۆستا هەژار پێشکەوتنەکانم لێ ڕادەستی پێکردەوە دنیای شعریم زیاتر بەرفراوانتر بووە ئاواڵەتر بووە گرینگە ئێمە هەر پارچەیەکی کوردستان بە ماڵ و بە شوێنی خۆمان بزانین بۆ نمونە شعرێکم هەیە بە نێوی بۆنی سوتاو هەر بیدەدەست من ئوستاز بشبەخشە ئەوە تۆزێک لولم کردوون بە ئەگەر بیدۆزمەوە جاڵەن شاعر یان هونەرمەند بەرهەمەکانی زۆر خۆشە تۆش بووە ئاوا بەو شێوەیە هەڵت گرتووە وڵات دایان پارێزم بە قەولی مامۆستاهێ من لە باسێکە لیان پرسی ئایا تۆ شعرەکانت خۆش دەوێ کوتی لە وەڵامدا مامۆستاهێ من بزانە باوکێک دایکێک چەندەی مناڵەکەی خۆش دەوێ ڕێزی بۆ دادنێ ئەم شاعیرەش وایە لە بەرابەر ئەم پارچە بەرهەمەدا ئەوەندە خولیای ئەم بابەتەیە کە دەینووسێ جا هەر کەسە مەسەن ئیوا غەزەل دەنووسێ ئیوا مەسەلەن شعری سپی دەنووسێ ئیوا مەسەن شعری نەو دەنووسێ هەڵبەتە بابەتەکان زۆر لە چ بوارێکدا شعرە نووسیانی لە من زیاتر خولیای شعری غەزەلم غەزەل شعرەکانیشم زیاتر لە غەزەلەوە دەست پێکردم باجێمان دەبێ بە نێوی بۆنی سوتاو دوێ شەوێ هەورە بریسکە دای لە قەدارێکەوە گڕپەژین بوو بەژنیدارێ چاو لە ڕووبارێکەوە باو بۆران هات بە گرژی دایڕمان لووتکەی چیا تۆزی خاک و خۆڵەمێش دەیدا لە ڕوخسارێکەوە کەس نەبوو یاسایە دەرکا یا لە حاڵی تێبگا بۆنی سوتاوی هەناسە دێ لە هەر شارێکەوە هەرچی قاقایە نەوێنێ چونکە تاوانە مرۆڤ خۆ دەبێ هاواری کبکە سووکە بڕیارێکەوە هەرچی قاقایە نەمێنێ چونکە تاوانە مرۆڤ خۆ دەبێ هاواری کبکە سووکە بڕیارێکەوە کەوتمە ناو خەتی پەراوێز ئاشقێکی ئۆگرم دەور پشتیان لێتەنیم مەستن بە ئەفکارێکەوە مافی چی یاسا چییە دەنگی دەهۆڵە بێسنوور عاشقان بۆ ڕووی هەتاو دەمرن بە ئازارێکەوە ڕای وەشێنە بێترس یاسای درۆ باداکەوێ ڕای وەشێنە بێترس یاسای درۆ باداکەوێ بێتە بەر یاسای ئەوین بڕیار بەدەست یارێکەوە دەستەمۆ نابێ پەپولە باوەڕی وایە دەلال دەستەمۆ نابێ پەپولە باوەڕی وایە دەلال بۆنی سەربەستی چ خۆشە دێ لە گوڵزارێکەوە دێ لە گوڵزارێکەوە زۆر سپاس دەست و پەنجەت هەر خۆش بێ خواهش دەکەم مەمنونتانم ئەم شێرە لە ئەو ساڵی کە ڕژیمی سەدام تێکچوو کە ئەمریکا هاتێرەوە ساڵی 2023 بەڵێ ئەو وەخت ئەم پارچە شێرم تایبەتی بۆ ئێرە نووسی باش چاوت خۆش بێ بینیمان لە شعرەکەش ئاماژت پێدا ناوی دەلال ئەم ناسناوت لە چی هەڵبژاردووە چۆن بوو ئەمە دەست نیشان کرد ئەم نازناوە بۆ خۆم زۆر لە کەلیماتە کوردەکان ئیسفادە دەکەم بەڵێ چەند نێوێکم هەڵبژاردە بوو بەڵام ئەوانم پێخۆش نەبوو ئاماژەشان پێ ناکەم
تەنانە دەیدی کەوتمە سەر ئەم بڕیارەی خۆم کە ئەم دەلالە هەڵبژێرم هەم کەلیمەیەکی خۆمان پێی دەڵێن شکاکی خۆمان لە ڕۆژهەڵات پێی دەڵێن شکاک ئەم کەلیمەم زۆر پێجوان بوو معناکەشی زۆر جوانە دەمێک ئەو ناسناوت هەڵبژاردووە بۆ خۆت نەوەڵڵا شاید 15 ساڵێک بێت ئێسانیە توین پێت بڵێن دەلال بەڵە لە خزمەتدا کەواتە دەلال پێمان بڵێ لە ڕۆژهەڵات بینەرەکان چۆنن بۆ بەرنامەکانی ئێمە ئێوە بینەری پرۆگرامەکانی بەیانی 24 یاخود هەر بەگشتی لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 بینەرن لەوێ بەڵێ بەشی ڕۆژهەڵات لە بابەت ئەدەبیات و گۆرانی و ئەوانە زۆر دەست پێشخەرن ینی ئەگەر بەرنمەیەکی ئاوا ببێت ئەنی ئەگەر ئیشوکاریشان هەبێت حتمما جێ دێڵن دەچن جۆ دەدەن ئەم بەرنمەیە چاوی لەکەن کە بزانن چ بەرهەمێک لەو شتەدا هەیە چ مەسەلەن شاید شێوازێکی تازە و نوێی تێدا بێ کە پیا بتوانێت کەسێکی ئەدەب دۆست یا کەسێکی هونەرمەند یا کەسێکی شاعر ئیسپادەی لێ بکات و کەڵکی لێوەربگرێت باشە کاک دەلال چەند کلیپت کردووە تاوەکو ئێستا بۆ گۆرانیەکانت من تا ئێستا 2 کلیپم هەیە بەڵێ یکان بە نێوی سەمای مەرگ کە ئاماژەم پێکرد دومیشان بە نێوی مەی کە ئێستا ئەوەی بینیمان مەی بوو وایە بەڵێ سەمای مەرگیش کلیپێکی زۆر ناوازەیە زۆر جوانە جا نازانم جەنابتان بیتانیا باشە پێمان خۆشە گوێمان لە دەنگت بێ گوێمان لە گۆرانێکی دیکەی تۆ بێ وەکو بەرهەمێکی خۆت پێشکەشمانی بکەیت باشە بچاوە بشبەخشم تۆزێک پێویست بە تێکستەکەیە دیارە بەرهەمەکانی خۆت لە بەرناکەی زۆر وەڵاهی چۆن سەرقاڵی ئیش و کارم تۆزێک نانووسمەوە بۆم جێبەجێ ناڕاستەوایە بەڵە بشبەخشم تۆزێک گەشێوایی هاتوون ئاساییە بەخێر بێ بشبەخشم گۆرانێکی دیکەتان پێشکەشکەم باش بە چاوان دوێنێ هاتی بۆ باشوور وایە بەڵێ دوێ نێوارێ لەگەڵ خۆم و براکەم هاتین بەرە و باشووری خۆش زۆر بەخێر هاتن بەخێر هاتن بۆ نیگار کێشی نیگا کە دمانی جێی متمانەیە بولبولی خۆشخانی عاشقم پێ مەڵێ دێوانەیە بۆ نیگار کێشی نیگا کە مانی جێی متمانەیە بولبولی خۆشخانی عاشقم پێ مەڵێ دێوانەیە پێ مەڵێ دێوانەیە عاشقی تۆم بێوەفانی مەوپەڕی ئاواتمی بەئی هەناسەی خۆشەویستی هەر وەکو پەروانەیە وا بزە و ئەشقەر دەمێ کاتێک کەڵاوی دڵ بووە قورسە پارسەنگی هەناسە پێیوتم لەو دوانەیە پێیوتم لەو دوانەیە خۆش بێت زۆر سپاس هەم ئاوازەکە هەونراوەکە شەری خۆتە لەکەیوە نووسیتە هۆندراوەیە وەڵا کاتەکەیم ئێستا ئەنی چەند ساڵێک لەمەوبەرە تقریبان 10 ساڵێک 10 ساڵێک سەرکەوتووی زۆر زۆر خۆشحاڵین بەرهەمی داهاتوت بە نیازی چی بەرهەمی داهاتوم ئەگەر خوددا تەمەن بدا بۆ دایکم دەبێت بەنیازم ئینشاڵڵا تا دایکم ماوە بتوانم کلیپێکی بۆ بکەم بەرهەمێکی جوان دەبێت دڵنیام بە ئومێدی خوددا ئەلبەتە تەمەن درێژ بێ شعرەکە خواهش دەکەم شعرەکە ئیمامۆستا ئەمین گردگلانیە بە نێوی دایک پێشم خۆش نییە کە لێرە بیڵم چون ئەو دەم دوای دڵ ئاوەدەم لە فڵان شوێن بۆ بینەرانیانی وتە شتێکی سوپرایز ڕاستە باشە بەرهەمەکانت لەکوێ تۆمارەکەیت چۆن کارت بۆ ئەوکەن ئەو ستافەی لەگەڵ تۆیان کارەکان لە چه ئاستێکی هونەریدا کار بۆ تۆ ئەوکەن لە بۆکاندا
هونەرمەند و ئوستادمان زۆرە من زیاتر لەگەڵ ئامۆزای خۆم کە زۆر ارتباطمان هەیە بە نێوی محسین حسێنپور دووەمیان زانیار شوکرە بەخۆی ستودیۆی هەیە هەم ژەنیاری موسیقیشە دوایەوە عەبدوڵڵای خودایی عەبدوڵڵای خودایی یەکێکە لە ئوستادە گەورەکانی بۆکان زۆر نێودێرە ئینسانێکی زۆر هونەردۆست زۆر هونەرمەند زۆر پشتیوانی لە هونەرمەندەکان دەکات باشە لە ڕۆژهەڵات بەگشتی لە شارەکانی ڕۆژهەڵات تەنیا بۆکان ناڵێم شوێنێکی تایبەتەیە بۆ خوێندنی موزیک و گۆرانی و هەموو ئەمانە کە چەند کەسێک هەیە بەهرەمەندە دەوێت دەنگی خۆی تێدا پەرە پێ بدا توانە مۆسیقیەکانی زیاتر گەرنجی پێ بدا هەیە شوێنێک بەڵێ پێشەکی لە هەر لە بۆکاندا هەیە چەند جێگایەکەیە لە مەهاباد هەیە بەڵام لە شارەکانی دیکە کەمتر بەرچاو دەکەوێت کەمتر بەرچاو دەکەوێت دایدی هۆکارەکەشی نازانم چییە چۆن بۆ خۆم هامشۆی شارەکانی دیکەم نەکردووە دۆست و برادەرم هەیە بەڵام تا ئەوڕادێ وە شوێن ئەوە نەکەوتم بزانم هۆکاری چییە لەبەر ئەوە شارەزایم لێ شعری هیچ شاعرێکی کوردت کردو بە گۆرانی یاننا بەڵێ شعری محەممەدی حسێنپور کەی ماممە کوردانی بە بنەماڵە ئێوە ئەدەب دۆست و بەڵێ مامم شاعرێکی یەکجار گەورەیە شێعرەکانی زۆر بەهێز و بەقووەتن زۆریش خۆشن لە هەموو بوارەکاندا شعری نووسیوە ڕێزێکی تایبەتیم بۆی هەیە بۆ مامۆستا ئەمین گردەگلانی ڕەسوڵ شوانە کاخالێدی ئەنایەتی شاعیرەکانی دیکەش گرنگ ئەوەیە ینی دەزانن ئەگەر ناویشان نێنی تۆ ئەوە لە خەیاڵت لەو کاتە باشە ئەتوانین گۆرانێکی حەسەن زیرەکمان بۆ خەڵکی بۆکانی وایە خەڵکی شاری حەسەن زیرەکی بەڵێ لە خزمەتدا ئەرە یا سوڵتان هاوارەی وەی ماڵە بابارزەوە ئەرە یا سوڵتان هاوارەی وەی ماڵێ بابارزەوە ڕابی بەدی کارمایان بمرێ جوانێ بادەم داردەوە ڕابی بەدی کارمایان بمرێ جوانێ بادەم داردەوە هەرێ وایە هەر وایە خاڵێ لەسەر گۆنایە هەرێ وایە هەر وایە خاڵێ لەسەر گۆنایە یارم داچێتایە سەیران ئاگالەی بێ خۆدایە یارم دەستاغایاری بیپارێزە خۆدایە خۆش بەرهەمەکانی ئەو هونەرمەندە گەورانە هەموو کات هەر بە چێژ دەمێننەوە کاک دەلال بەنیازنی بەرهەمی هونەرمەندێکی گەورەی وەکو حەسەن زیرەک یان محەممەدی ماملێ ئەوانە لە داهاتوو بیڵێەوە نوێی بکەوە گۆرانیەکە وەڵا بۆ خۆم بەنیازم ئەلبەتە سەرجەم گۆرانەکانی مامۆستا حەسەن زیرەک لام زۆر شیرینن زۆر خۆشن ڕێزێکی تایبەتیمەیە بەنیازم ئینشاڵڵا ئەلبەتە لە فرسەتێکی باشدا کە بۆم بگونجێ بەنیازم ئینشاڵڵا چوومە باغی نازەنینێ بیڵێمەوە شێوازێکی تازەم پێداوە ئینشاڵڵا ئەگەر مەجال بێ و تەمەنمان هەبێ ئینشاڵڵا ئینشاڵڵا تەمەن درێژ دەبێ تۆماریەکەم ئینشاڵڵا باشە پێمان خۆشە گوێمان لە شعرێکی دیکەت بێ باشە بچاوان لە خزمەتودام هەر ئەو مایکە بە من دۆ تاوەکو شعرەکە دەدۆزیەوە ئێمە لە خزمەتی مامۆستا دەلال خواهش دەکەم لەوانەیە یان لەوانەیە وەڵاهی زۆرم هێناوە چون فەرمیان شعرەکان زۆر بێنن ئەوەمان ئەوەمە ئەو بزانم تازە ئەمەت خوێندەوە بەڵێ ئەوەم خوێندەوە زۆر بە ئاسوودەی تاوە با کاتە کەشمان زۆر نەچێ و وەڵا کاتەکە ڕاست ئەوەشان بەڵێ بەنیوی ڕێژنەباران فەرموو مایکەکە بۆ جەنابەت دەست خۆش بێت ڕۆژنەباران وەک هەتاوە عەشقی تۆ هاتۆتە ناخی گیانەوە
زەردەجا بەندی ژیانم بەو نیگاهت ژیانەوە باخی سینەی تۆ مەکۆی ئاواتی سەد لاوی دوڕە لاوی سەردەم عاشقن بۆ ڕووی ئەوین دەخولانەوە هەز بە دڵخۆشی دەکەم کاتێ لە مێحرابی نیگات دەسمەنێ و ڕوحانەتی مەستی نیگاهی جوانەوە گوڵپەڕەنگی گوارەکانت سەد دڵی ئاوێز بووە گوڵپەڕەنگی گوارەکانت سەد دڵی ئاوێز بووە بۆی کراسی ئەنبەرینت عەشقی بیردێنانەوە ئاسەواری مێژووە بێستون و پەرتووکی ژیان سروەبای هەستی هەناسەت سەد پەڕی هەڵدانەوە گەردەلوولی بێوەفایی خۆری ژینی گرتووە گەردەلوولی بێوەفایی خۆری ژینی گرتووە ڕێژنەبارانی خەفەت دەڕژێ بە لێو یارانەوە خۆ وەکو جاران خەیاڵت دای بەسەر ماسێبەری خۆ وەکو جاران خەیاڵت دای بەسەر ماسێبەری سەروی ئاواتی چەمەندم گوڵ بەزەی بەنیانەوە چاوەکانت وێنەکێشی جێژ و بێخەو کردووە چاوەکانت وێنەکێشی جێژ و بێخەو کردووە لێوەکانی شت دەلالی خستە هۆی پارانەوە زۆر لە شارەکان پێم وایە ئاماژە بە ناوی خۆت دەدەی وایە هەر لە کۆنەوە شاعیرەکان زۆر شاعیر کلاسیکەکان زۆریان لەم نێوە کەڵک بژیرێ چون ئەگەر فەرزەن ئەم شارەی من ئەگەر ناوی منیتیانە بێ کەسێک وەک جەنابەت یا بۆ ناسینەوەشیانی کەس نازانەکە ئەم شارە ئیشەیە باشە شێ و شارەی داڕشتووە جا بەرز دەلال ئامادەکاری بەرنامەکە زوو پێم مەڵێ کە زۆر هەمویان سەرسامن بە دەنگت پێیان خۆشە زیاتر گویان لە دەنگت بێ بە تایبەت ئەگەر گۆرانێکی حەسەن زیرەکیان بۆ بڵێتەوە بە تایبەت ئامادەکاری پرۆگرام زۆر حەزەکات گوێی لە دەنگت بێ بە چاوان حەزیان لە چ گۆرانێک بێت گۆرانی حەسەن زیرەک بێ پێیان گۆرانێکی حەسەن زیرەک حەز دەکەن دیارە زیرەک بە چاوان کامە گۆرانی بڵام خوددا نایە تۆ بیرە حەسەن زیرەک وەڵاهی هەزار و شتێک گۆرانی هەیە گۆرانەکانی زۆرە و ئێستا کەمان بڵم گۆرانێکم زۆر پێخۆش بوو خوددا بۆ نایەتەوە بیرم چ گۆرانێکی بۆ شارەکان وتووە بە ئەمانت پێ بڵێن بێفایدێ بە ساڵا بڵە یاڵا وەیلانێ ساڵاودایە وەیلانێ ساڵاودایە بورێجێدی یارە بورێجێدی یارە من باقایا دو برێجایە وەی باقایا دو برێجایە خەمێلاڵێم بایارە هەناسەمێ سوایارە ئەی وارایە باوانێم تۆی بینایە چاوانێم بۆ چمێدا کۆیۆژی بێتێ چاوایانم بۆ چمێدا کۆیۆژی منێ بێتاوایانم دەنگ خۆش زۆر سپاس دەنگت خۆش بێ بە هەموو ئەو کەسانی کە ئێستا جویان لە دەنگی منە ڕێزێکی تایبەتیم بۆ زۆر زۆر سپاس بۆ تۆ کاکە دەلال خۆشحاڵ بووین ئەم بەیانی لەگەڵمان بووی بەرنامەکەت ڕازاندەوە کەشێکی هونەری و ئەدەبی جوانت بۆ ئێمە خوڵقاند زۆر زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵ بووین دووبارە بەخێر شەر خۆش بێ و بۆ بەرنامە جوانێک کە بۆ ئێمەتان فەرهام کردو و دەستێوەش خۆش بێ و ئینشەڵڵا سەرکەوتوو بن زۆر سپاس لەگەڵ ئێوە ئایژەکە